گیاڕەشەی بەهارە، گیاوگۆڵ تا چۆکان هاتووە. مانگ دەستبازی لەگەڵ پەڵە هەورە مەستەکان دەکا کە بە نازەوە لە دەوری سەما دەکەن. لە نێوانی دەستبەردان و چوونە دەستی پەڵە هەورەکاندا گورزە تیشچێ هەڵدەخلیسچێ و خۆی بە برژانگەکانی ئێمە دەگرێتەوە. ئێمە نەرم و لەسەرخۆ بەنێو پەڵەگەنمی وە کەروێشکە کەوتوودا ڕێدەکەین. بۆن و بەرامەی گوڵان خانە خانەی قوڵاییەکانی هەست لێوان لێو دەکەن. سەراپام شیلەی خۆشیێکی لێدەچچێ، شادیەک وەک ئەوەی بەرەو لەدایکبوونێکی دیکە ببزوێم. هەست بە قورسایی جەستەم ناکەم. مینە زیندانیە کە دەرگەی زیندانی لێدەکرێتەوە و پێی دەڵێن فەرموو تۆ ئازادیت. چۆن بە پێیان نا، بەڵکە بە دوو باڵان بەرەو فەزای ئازادی دەفڕێت. منیش هەست دەکەم زیندانی شار بەجێ دێڵم و بەرەو دونیایەک لە خەیاڵمدا دروستم کردووە هەڵدەفڕم. من لە دونیای خۆمدا دەفڕم و شێخ عەلی هاوڕێ و ئامۆزا و هاوزام لە پێشمەوە بە کاوەخۆ هەنگاو دەنێ. چارەگە سەعاتێک دەبێت بە ڕێگاوین و هێشتا دیواری بێدەنگیمان نەبەزاندووە. بە بێدەنگی لە نێو بێدەنگی شەودا بەرەو بنار سەردەکەوین. لە یەکەم گوندی بناردا وچانی بۆ دەگرین و لەگەڵ کازیوەدا ئیتر ماڵ ئاوایی لە شێخ عەلی دەکەم و بە دیدارێکی چاوەڕوان کراوی دەسپێرم. گوندی تایەن زێدی خۆمانە. گوندی عەبابەیلێ کە دەکەوێتە 5 کیلۆمەتری ڕۆژهەڵاتی هەڵەبجەوە و لە پایینی شنروێدا شانی داداوە. دەبێتە مەنزڵی ئەم شەومان و پاشتر من دەبێ بە چیادا هەڵگەڕێم و شێخ عەلیش بگەڕێتەوە شار. هەرچی لە گوند نزیکتر دەبینەوە کانی یادەوەریەکانم زێتر ئاوەزێ دەبێت و وێنە باڵدارەکانی دەورانی منداڵی باڵای بینینەکانم لە خۆ دەپێچن و لە ژێر تریفەی مانگدا چاوشارچێ دەکەن. منداڵی و خەونە ڕەنگاڵیەکانی تەنیا ئەنوایەکی پڕ ئارامی و هێلانەیەکی هەڵفڕینن کە لە سەردەمەکانی دواتری ژیاندا پەنایان بۆ دەبەینەوە. درەختەکانی قەتارەتوان لە بنەوەڕا وەک دەستەیەک سەرباز لە حزوری فەرماندەدا بێجوڵە و سەر و پۆپیان وەک دەروێشانی ئەڵقەی زیکر بەدەم شنەبای شەوگارەوە بەیەکدا دێن. هەر یەکە و تووتکە سەجێکمان سنگ کردووە و بە دووی خۆماندا ڕایان دەکێشین. تووتکەکەی حەمە تۆفیق پەتەکەی لە ملدا تون دەبێت و وەختە بخنکێت. ئەرە وەڵا خنکە، خنکە. ئەو بە خێرایی پەتەکە شل دەکاتەوە. تووتکە سەگ ئاهێکی پێدا دێتەوە. ئێمە لە حەمە تۆفیق ناگەڕێین و دەڵێین خوا هەردوو چاوت کوێر دەکا چونکە تۆ ئازاری تووتکەکەت داوە. چی بکەم تا خوا بمبورێت؟ ئەو بە نیگایی پڕترسەوە دەڵێ. ئێمەش بە یەکدەنگ دەڵێین دەبێ ماچی بکەیت. ئەو دوو جاران هەم لاو ئەو لای تووتکە سەگ ڕادەمووسێ. ئێمە دەیکەینە هەڵاو بە چەپڵەوە هاوار دەکەین گڵاو 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 بوو، تووتکە ماچکەر گڵاو بوو. حەمە تۆفیق دەست دەکاتە گریان و ئێمەش دەڵێین دەبێت دەم و لێوت بە قوڕە سوورە بشۆیت و گڵاوی خۆت دەربکەیت. قەتارەتوان پەرژینە درەختی نێوان باخی حاجی شێخ عەلی و ئەو ڕێگایەیە کە لە گوندەوە بۆ شار دادەگەڕێ. حاجی شێخ عەلی مێردی پورە کافەم بوو. کوڕێکی هەبوو بە ناوی ئەکرەم کە هاوتەمەنی من بوو.
هەر لەم باخەدا هاوینی ساڵی 1950 کچێکیان بوو، ناوی حڕیەتیان لێنا. بۆ وەزارەت حزبی شیوعی بۆ وەزارەت. ئەوە حاجی شێخ عەلیە کە جارێ نەبووەتە حاجی. لە پێش ئاپۆرەی خەڵکی گوندەوە هاوار دەکا و بەرەو هەڵەبجە ملدەنێن. ساڵانی زێڕینی تەمەنی حزبی شیوعی عێراقە. هەموو خەڵکی گوند بە ئومی و شێخەوە هەندێ خێزانی لێوە دەرنەی مەست و بەنجی دروشمەکانی ئەو حزبن. دانیشتوانی عەبابەیلێ بوونەتە دوو بەرەی باوە کوشتە. بەرەی زۆرینە کە جوتیار، وەرزێر، سەپان و دارکێشی گوندن و هەندێک لە ماڵە شێخانیشیان ڕەگەڵ کەوتون. بەرەی دیموکرات و دژە دەرەبەگ و ئاغان و کەمینەش ماڵە شێخان و ژمارەیەکی ڕیسپەڕ لە ڕەشە خەڵکەکە داکۆکی لە پارتی و بنەماڵەی شێخان دەکەن. چەند هەنگاوێک ژوورتر ئێمە لە نێوانی مەرقەدی ئیمام قاسم و ئەبوو عوبەیدەدا وەستاوین. بۆچی وەستاوی؟ من دەڵێم پێم خۆشە کەمێک لە ماڵی مردووان ڕامێنم. دایکە، ئیمام قاسم و عەبابەیلێ کامیان گەورەن؟ کوڕم، هەردووکیان ئەسحابەی پێغەمبەر و وەلی خودان و وەک یەک گەورەن. ئەی بۆچی مەزاری ئیمام قاسم تەنیا دیواری هەیە و گومەزی بۆ دروست نەکراوە؟ ئیمام قاسم سەر و ساپیتە لە خۆی ناگرێت و سەرپۆشکردنی پێخۆش نییە. دەڵێن دەیان جار سەقف و گومەزیان بۆ دروست کردووە و بەیانی کە هەڵساون نەساپیتە ماوە و نەگومەز. دایکە، ئەوان کەی مردوون؟ ئەوان هەرگیز نامرن. ئەوان شەهیدی دەستی کافرن و ئێستاش زیندون. باوکم چەندین شەو ئیمام قاسمی بە چرایەکەوە دیوە کە چووەتە سەردانی عەبابەیلێ. باوکم لەرزی لێ هاتووە و لە هۆش خۆی چووە. لە ژێر دار بەڕووە گەورەکەی نێو شەخصدا لە نێوان ئیمام و عەبابەیلێدا وچانێکی بۆ دەگرین. ڕوو لە مەرقەدی ئیمام دەکەم. ئەو کوونە پیرۆزەی کە لە بەشی خوارەوەی حەسارەکەدایە و هێندەی دەمی کولانە قەلێک دەبێ سەرنجم بەند دەکات. سەرت دانەوێنە، بەردەکەی بنەوە ماچ بکە. تۆ جوانکەیت و دوعای تۆ گیرایە. لە ئیمام بپاڕێوە و دوعا بۆ خۆت و بۆ منیش بکە. خۆت ببی بە موعەلیم و مرازی منیش حاصڵ بێ. ئەمە قسەی گەورە کچێکی ئارەزوو لێت کاو بوو. مەرقەدی عەبابەیلێ هاوار بۆ خاتری ئەو سەرە پیرۆزەت کە لە جەلیلە بە شمشێری کافران ژێکرا و هەتا ئێرە بە ئاسماندا فڕی بمان پارێزە. خێراکەن بۆ ناو مەرقەد. دەرگاکەمان کردەوە شێخ جەلال لە پێشەوە و ئێمەش کە ژمارەمان 15 کەسێک دەبوو بە دوای ئەودا خۆمان خستە حەرەمی مەرقەدەوە. دەنجی گول لە تۆپەکان بێشکەی مەرقەدەکەیان دەلەرزاند. کەسێک لە دەلاقەی مەرقەدەوە سەیری ناوگوندی کرد و وتی: ئاوایی وێران بوو، ماڵ بە ماڵی بێژرا. ژنەکان بەدەم نزا و بە چاوی پڕترس و فرمێسکەوە باوەشیان بە بێشکەی مەرقەدەکەدا دەکرد و دەپاڕانەوە. خۆر ئاوا گرمەی تۆپان بڕا. گەورەکان بەڕاکردن و ئێمەی منداڵیش بە شوێن ئەواندا بەرەو گوند ڕۆیشتین. ژن و پیاو بەیەکدا دەهاتن. مزگەوت بۆنی خوێنی گرتبوو. شێخ جەلال بانگ و سەڵای هەڵدا. ئازادی تەنیا کوڕی پارچەیەکی وێ کەوتبوو دەست بەجێ گیانی سپاردبوو. ئازاد بە مەزەندەی من ئەوێ ڕۆژێ
16 ساڵان بوو. پورە کافەم گول لە تۆپێکی بە تەواوی بەرکەوت بوو، جەستەی کردبووە چەند پارچەوە. ئەکرەم و کەریم و حڕیەت بێدایک کەوتن. ڕەشەی بابەی دوکاندار کە من زۆرم خۆش دەویست، تەرمەکەی لەسەر تاتەشۆری مزگەوت ڕاکشێنرا بوو. وێنەیەکی خوێناوی تر کە تا ئێستایش لە ڕۆژنەی بیناییمدا کاڵ نەبووەتەوە، کوڕێکی هاوتەمەن و هاوپۆلی خۆم بوو بە ناوی حەمەی ئەولەخوێل. پارچەیەک لە ئەستوورای ڕانیدا بوو. لاقە بڕاوەکەی کەسێک هەڵی گرتبوو، خۆیشی نیوە زیندوو، وەکو جوانەگای سەربڕاو خوێنی لێدەڕژا و پەلی دەکوتا. بە باوەشی پیاوێکەوە بەرەو مزگەوتیان دەهێنا. ئیتر من نە لەسەر کورسی قوتابخانە و نە لە کۆڕی سێباز و چاوشارکێ و مزرەحێندا ئەو هاوڕێی خۆمم بینیەوە. بەنێو کێڵی گۆڕەکاندا هەنگاو دەنێین. کێڵ بە کێڵیان دەناسمەوە. ئەمە گۆڕی شێخ ئەنوەرە. شەوێکی هاوینی ساڵی 58 یان 59 بوو کە هەموو خەڵکی گوند بەرەو ناو شەخص ڕایان دەکرد، تیشکی چرای ئۆتۆمبیلەکان لە هەڵەبجەوە هەتا بەرپێی ئاوایی پاڵپاڵێنیان دەکرد و تەرمی خوێناوی شێخ ئەنوەریان لە دەربەندیخانەوە هێنابووەوە. ترس و سامی وشەی کوشتن وەکو مردن نەبوو. ئاخر ئەوێ دەمێ لە سەردەمی پاشایەتیدا چەند ساڵ جارێک کەسێک نەدەکوژرا. ئەو ڕووداوە نەک بۆ ئێمەی منداڵ، بگرە بۆ گەورانیش جێگای ترس و تۆقاندن بوو. شێخ ئەنوەر لە دەڤەری ئێمەدا یەکەمین قوربانی ململانەی نێوان پارتی دیموکراتی کوردستان و حزبی شیوعی عێراق بوو. ئەو وەک گەورەکان دەیانجێڕایەوە گەنجێکی هەتا بڵێ جوانخاس و بەهێز و ئەندامی پارتی دیموکراتی کوردستان بووە کە لە بارێکی نادیاردا چەند کەس بە نێزە لە دەربەندیخان کوشتبوویان. کارەساتی ئەو کوشتنە تا چەند ساڵ دواتریش دەماودەم دەجێڕدرایەوە و چەندین بەیت و بالۆرەی بۆ هەڵبەسترا بوون. چەند کێڵێک ئەولاتر ئەمە وریای شێخ عەزیزە. وریا هاوڕێ و هاوتەمەنی ئێمە بوو. ساڵی 1962 بۆ یەکەم جار ئەفسەرێکی پۆلیس لە نێوشاری هەڵەبجەدا تیرۆر کرا. وریا بەرگ و لەیوێڵ کەوت و تەرمەکەیان هێنایەوە بۆ عەبابەی لێ. ئێستای شوێنەی جەستەی دابێژراوی وریا کە لەسەر تەختەی مردوشۆری مزگەوت ڕاکشێنرا بوو، ئێمە لە سەربانی چاخانەکەی گوندەوە لێمان دەڕوانی، لە هزرمدا کاڵ نەبووەتەوە. ئێمە نەوەیەک بووین لە نێو بۆنی خوێن و هەواڵی مەرگەساتی هاوتەمەنەکانی خۆمان و کەسانی لە خۆمان گەورەتردا هەڵکشاین. ئێمە کە ژیان ساتە وەختێک بۆمان نەخەنی بێت، ئەستەمە لە ئێستا و داهاتووشدا کەمێک بۆ ژیان پێ بکەنین. لە ژێر فشاری زەمەندا و بە ناچاری گۆڕستان جێدەهێڵین و لە کۆڵانی باخانەوە سەرە و ژوور بەرەو ماڵی مامە شێخ کەمال سەردەکەوین. تەلاری مامە شێخ کەمال دوو نهۆم و لە دواخاڵی بەرزی ئاواییدا جێکەوتووە. کە مناڵ بووم پێم وابوو تەلاری هێندە گەورە لە هیچ شوێنێکی ئەم دنیایەدا نییە. خانوویەکی بە بەرد و قسڵ دروستکراوی لە چەندین ژوور و دوو تارمە پێک هاتوو کە ژمارەی هۆدەکانی هەرگیز بۆ من دیار نەبوون. ژوورەکانی نهۆمی خوارەوە و کادان و کیلەر و ئەنبار و ئاغڵ و تەوێڵەکانی دەور و پشتی تەلار جێگەی چاوشارکێ و ڕاکە و گەنم گرد و جۆبڵاو و یاریەکانی دیکەی سەردەمی منداڵی ئێمە بوون. تارمەی نهۆمی سەرەوە ڕوو لە باکوور و تارمەی نهۆمی خوارەوە ڕوو لە خۆر ئاوا و بەسەر گوندا دەڕوانێ و واوەی تریش شاری هەڵەبجە و
هەموو تەختایی شارە زوور دەنێتە بەر ئاسۆی بینینت. کانیە بەهارێ چەند سەد مەترێک ژوورتر لە تەلار ئاژگێڕێ ئاوی بەلووزەوی لێ هەڵدەقوڵێ و بە جۆگایەکدا کە تازە چیمەنتۆ ڕێژ کراوە دەڕژێتە ئەستێلێک کە بە بەرد و چیمەنتۆ لە بەردەم تەلاردا دروست کراوە. پاشتریش لە گەروی ئاشێکی چکۆڵانە ڕۆ دەبێت کە ئێستا لە کار کەوتووە و تا ساڵانی 60ەکانیش ئەو ئاشە شەو ڕۆژ دەگەڕا و باراشی گوندی دەهاڕی. لەسەر ئەستێلەکە سەکۆیەکی گەورەی چیمەنتۆ ڕێژ دروست کراوە کە هاوینە شەوان جێگای دیوەخانی زستانان دەگرێتەوە. لێرەدا مامە شێخ کەمال لەسەر کورسێکدا دەنیشێ و میوانی دیوەخان و کوڕانیشی لەسەر دۆشەکی ئیسفەنجی لا کێشەیی 4 مشقی یان لەسەر چۆک دادەنیشن و کۆڕی دیوان بە باسوخواسی ڕۆژگار گەرم دەبێ. من لە تەمەنی مێرد منداڵیمدا هەمیشە خەونم بە دانیشتنی نێو دیوەخانەوە دەبینی. بەڵام هەتا 18 ساڵانم پڕ نەکردەوە و خوێندنی زانکۆم دەست پێ نەکرد، ئەو متمانەیەم نەبوو، ئەو خەونەم نەهاتە دی. لە تەمەنی منداڵیدا دەشیا لە پایینی دیوەخاندا جێگایەکت هەبێت و گوێ لە فەرمایشت و جێڕانەوەکانی گەورە ساڵان بگریت، وەلێ قسەکردن بۆ منداڵان نەشیاو بوو. بۆ ئێمەی منداڵ خۆشترین کاتی دیوەخان پاش کاتژمێری 9 ئێوارە بوو کە مامە شێخ کەمالم دیوەخانی چۆڵ دەکرد و دەچوویە نهۆمی سەرێ بۆ خەوتن. ئیتر مەیدان بۆ ڕەحیم چۆڵ دەبوو. ڕەحیم خەڵکی گوندی دەڵەمەڕ کە دەکەوێتە تەنیشتی عەبابەی لێ و مەودای نێوانیان تەنیا 3 کیلۆمەترێک دەبێ. ڕەحیم هەر لە تەمەنی مێرد منداڵیەوە هاتبووە ماڵی مامە شێخ کەمال و لەوێ دەژیا. ئەو نەوەرزێر، نەسەپان، نەگاوان و باخەوانیش کەچی لە کاری هەموواندا گەر ئارەزووی هەبایە بەشداری دەکرد و لە هەموو بابەتێک دەدوا و قسانی دەکرد. ڕەحیم نەخوێندەوار بوو، شتێک لە زمانی عەرەبی دەگەیشت و بە کەیفی خۆی دەنگ و باسی ڕادیۆکانی ڕاڤە دەکردن. ڕەحیم کە باسی جەنگی ئیسرائیل و عەرەبانی دەجێڕایەوە جۆرێک بوو وەک ئەوەی خۆی لەوێ بوو بێت. ئەو کە لە جێڕانەوەدا نوقم دەبوو بە شێوەیەک لەزەتی لێوەردەگرت بە دەستجوڵاندن هێمای بۆ چۆنیەتی بزوتنی لەشکرە جیاوازەکان و بەدەمیش لاسایی دەنجی ڕێژنەی گولە و تەقینەوەی گولە تۆپەکانی دەکردەوە. من و شێخ عەلی لەسەر ئەستێلەکە وەستاوی. کات لە 12ی ئێوارەی ڕۆژی 6 نیسانی 1978 نزیک دەبێتەوە. چرای دیوەخان خامۆشە. گڵۆپێکی نیۆنی سپی لە تارمەکەی خوارەوەدا دەگڕێ و تیشکەکەی لە ئاوی ئەستێلەکەدا بەرەواژ دەبێتەوە. شێخ عەلی بە پلیکانەکاندا سەر دەکەوێت و منیش بە دواییدا تەق 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 دەرگا دەکرێتەوە. بەرەو دوا ئاودیوی دیوەخان دەبین. نەبی بوو دەرکەی کردەوە. کوڕەکان لە خەوڕا دەبن و بە خێرمان دێنن. نیشانەی حەپەسان لە ڕوخساریاندا دیارە. چۆنەوە بەم نیوەشەوە؟ من کەمێک کارم هەیە و بەیانی زوو دەڕۆم. بۆ کوێ؟ بۆ لای جەماعەت دەبێت لەکوێ بن. کوا ئەوان شوێنیان هەیە هەر سەعاتە و لە شوێنێکم. کەسێک دەتوانێت شێخ عەبدوڵڵا ئاگادار بکاتەوە؟ نەبی هەستا ڕۆیشت و زۆری پێنەچوو لەگەڵ شێخ عەبدوڵڵادا هاتنەوە. لەگەڵ شێخی ئامۆزا و هاوڕێمدا یەکترمان ماچ کرد. ئەو بە هاتنەکەی ئێمەی دەزانی. شێخ عەبدوڵڵا ئەو سەردەمە و پاشتریش کە من لە شاخ بووم دەستێکی بڕوا پێکراوی گەیاندنی هەواڵی نێوان شاخ و شار بوو. مانجێک پێشتر حەمە ئاوات و حەمەی حەمە سەعید کە پاشتر بوویە مامۆستا شاهۆ هەر لەم دیوەخانەوە
بە هاوکاری شێخ فەتاحی کوڕە گەورەی مامە شێخ کەمال لە بەهارە شەوێکی بەلێزمە و تۆفاندا ڕەوانەی شاخ کردبوو. شاهۆ کارمەندی دائیرەی کشت و کاڵ بوو. ئەو نزیکەی 3000 دیناری هەرەوەزی جوتیارانیشی لەگەڵ خۆی بردبوو کە بۆ ئەو کاتەی شۆڕش چەردە پارەیەکی زێدە پێویست بوو. ئەم شەو دەڕۆی یان سبەی نێزوو، تۆ باشتری دەزانی لەکوێ دەیان بینم؟ دەتوانی بچیتە گوندی هاوار و لای کەریمی سەیمرا و سۆراخیان بکەی. ئەگەر پێویست بکە خۆم لەگەڵت دێم. پێویستم بە کەس نییە، منیش وەکو تۆ شارەزام. کەواتە ئەم شەو لێی بخەوە و بەیانی لەگەڵ سپێدەدا ملی ڕێگەی شنروێ بگرە، لە ملەی هەڵوژە کەمێ وریای خۆت بە، نەکا سەربازی ڕەبایەکانی شنروێ بێنە سەر ڕێگاکە. من شێخ عەبدوڵڵا دڵنیا دەکەمەوە ئەو هەڵدەستێ و ئەم لەولام ماچ دەکات و ماڵ ئاوایی دەکا. نەبی تووشووی سەفەرم بۆ دەپێچێتەوە و لە ژوور سەرمیدا دەنێ. چرای دیوەخان دەکوژێتەوە و ئەوان لی دەخەونەوە و منیش بە هیوای 2-3 سەعات خەوتن ڕادەکشم. دەستم دەگوشرێت، چاو هەڵدەبڕم، شێخ عەلی دەڵێ سەعات 5:30 و وەختیەتی. توێشە بەرا لە پشتم دەبەستم و بێ سرتا هەردووکمان لە دیوەخان وە دەردەکەوین و لەسەر ئەستێلەکە 1-2 شڵپ ئاو لە دەم و چاومان وەردەدەین. بەلای ڕاستدا لە سەربانی تەوێڵەکانەوە سەرە و ژوور وەڕێدەکەوین. بە بەرماڵی داودبەگدا تێدەپەڕین و چەند هەنگاو ژوورتر لەسەر بەرزاییەک ڕوو لە شار دەوەستین. چاوەڕوانی نامە و هەواڵت دەکەم، هەر کات پێت باش بوو منیش دێم. هەواڵم دەبێ وەلێ بۆ هاتن پەلەم مەکە. لەگەڵ شێخ عەلیدا ئاوێزان دەبین و دوا ماچی ماڵ ئاوایی بەیەک دەبەخشین. ئەو سەر و خوار ڕوو لە هەڵەبجەدا دەگەڕێت و منیش ئامبازی هەورازی شنروێ دەبم.